تەمەنی 1000 ساڵە ئەفسانە و چیرۆکی لەسرە لە زمانی کوردیدا بەجیا سوێندی پێدەخورێت نە خەڵکی ئاسایی و نە دەوڵەتی زلهێزی ئێران نەیان توانیوە شوێنەکەی بگۆڕن قورئانەکەی نەگەڵ لە ڕۆژاوای شاری سنەی ڕۆژهەڵاتی کوردستان گوندێک هەیە بە ناوی گوندی نەگەڵ ئەم گوندە شانازی ئەوەی پێبڕاوە کاڵگر و ئەمانەت پارێزی قورئانێکی بە شێوە جیاواز و دێرین بێت ئەم ئەمانەتە لەم گوندەدا جگە لە شانازیەک بۆ خەڵکەکەی بووەتەوەی سەرچاوەیەکی بژێوی بۆیان چونکە ناوچەکە بووە بە شوێنێکی گەشتیاری و ساڵانە هەزاران کەس بۆ بینینی قورئانەکە ڕوو لە گوندەکە دەکەن مێژوویان قورئانە لەم گوندەدا بە 1000 ساڵ بەر لە ئێستا دەگەڕێتەوە و مێژووی دەماودەم لە ناوچەکەدا ئاماژە بۆ ئەوە دەکات کە خودی گوندەکەش ئەو کاتە دروستکراوە کە شوانێک لەم ناوچەیەدا لە چاڵێکدا قورئانەکە دەدۆزێتەوە قورئانەکە لە قەبارەدا گەورەیە و پەڕەکانی لە پێستی ئاسک دروستکراون و بە ئاوی زێر ڕووپۆش کراون ڕێژی پەڕەکانی 6 سانتیمەترە پانیەکەی 22 سانتیمەترە و ئەستوری پەرتوکەکەش 15 سانتیمەترە و بەڕێنووسی کوفی ئاەتەکانی نووسراونەتەوە جیاوازی و تەمەنی زۆری ئەم کتێبە وای کردووە موسڵمانان بە چاوێکی ترەوە لە پیرۆزیەکەی بڕوان و بیپارێزن بۆیە هەر جارێک دەوڵەتی ئێران یاخود کەسانی ئاسایی ویست بێتیان قورئانەکە وەک دەیان شوێنەوار و ئاساری کوردستان ببەن و بیکەنە موڵکی خۆیان سەرکەوتوو نەبوون لە ساڵی 1932دا ڕەزاشای ئێران فەرمان دەکات قورئانەکەی نەگەڵ بگوازنەوە بۆ تاران و لە موزەیەک جێگیر کرا بەڵام خەڵکی گوندی نەگەڵ هاتنە دەواازەکانی شار و تا قورئانەکە نەگەڕێنرایەوە شوێنی خۆی ئەوانیش نەگەڕانەوە ئەفسانە و چیرۆکی پشت قورئانەکە نزیک 1000 ساڵ پێش ئێستا ئەو کاتە هێشتا نەگەڵ بنیاد نەنرابوو شوانێک لە قەتپاڵی چیاکانی ئەم گوندە گوڵێکی جیاواز و درەوشاوە بەدی دەکات کاتێک لی نزیک دەبێتەوە دەبینێت گوڵەکە هەر گەڵایەکی ڕەنگێکە تاوەکو ئەو کاتە گوڵی وەهای نەدیوە بۆیە بڕیار دەدات هەڵی بکێشێ و بیباتەوە بۆ ماڵەوە لەو کاتەی سەرقاڵی هەڵکۆڵینی بنی گوڵەکەیە خاکی ژێر پێی دەتەپێت ئەو کات هەز بەوە دەکات چاڵێکی ئاسایی نییە دوای هەڵکەندنی نزیک مەترێک لە ژێر خاکەکەدا سندووقێک دەبینێت زۆر هەوڵ دەدات دەری بهێنێت بەڵام ناتوانێت بۆیە دەگەڕێتەوە و لەگەڵ ژمارەیەکی زۆر لە خەڵکی گوندەکەی خۆیان دێنەوە لای چاڵەکە و سندووقەکە دەردەهێنن کاتێک دەیکەنەوە دەبینن قورئانێکی گەورەی تێدایە دوای بڵاوبوونەوەی هەواڵی دۆزینەوەی قورئانەکەش خەڵکی گوندەکانی دەوروبەری ئەو ناوچەیە بڕیار دەدەن مزگەوتێک لەو شوێنەدا دروست بکەن و قورئانەکەش لەوێدا دابنێن دواتریش هێدی خەڵک لە دەوری مزگەوتەکە ماڵ و خان و بنیاد دەنێن و ناوچەکە دەبێتە ئەم ئاواییەی کە ئێستا هەیە زۆرێک لە شارەزایان پێیان وایە دروستکردنی ئەفسانە و چیرۆکەکانی پەیوەست بە قورئانەکە تەنیا بۆ ئەوە بووە ڕێگری بکرێت لە تێکدان و گواستنەوە و لە ناوبردننی ئەم ئاسارە بەڵام ئەوانە هیچ لە گرنگی و بەتەمەنی و دەگمەنی ئەم قورئانە کەم وێنەیە کەم ناکەنەوە